وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. بە جەنگی ئوحود. لەبەر ئەوەی قوڕەیش بە زوڵم و زۆرکردن ڕاهاتبوو، فەرهود و تاڵانکردنی کردبووە پیشەی ڕۆژانەی و لێپێچینەوە و سنوور دیاریکردنەکەی بەردیشی پێقەبوڵ نەدەکرا و دەترسا لەوەی ئیدی ڕێگاکانی تاڵانکردن و فەرهودکردنیان لێدا بخرێت و سەرکردایەتی لە مەککە نەمێنێت و بچێتە دەست مەدینەوە. لەبەر هەموو ئەمانە زۆردارەکانی قوڕەیش خەریک بوو لە پێستی خۆیان دەردەچوون و هەموو ڕۆژێک برینی تۆڵەسەندنەوەیان دەکولایەوە. ئەوان بەم نەفرەت و کینەوە هەتا نزیک مەدینە هاتن و لە چوارچێوەی دەستوری زاڵماندا پەلاماری موسڵمانانیاندا. لەم جەنگەدا موسڵمانان شەڕی بەرگریکردنیان کرد. لە ڕاستیدا لە پێناو پاراستنی ئاین و شەرەف و ناموسی خۆشیان نەیان دەتوانی شتێکی پێچەوانە بکەن، نە ئەوان و نە کەسی دیکەش نەیان دەتوانی شتێکی دیکە بکات جگە لە شەڕی بەرگریکارانە، نەدەبوو شتێکی دیکە بکەن. جیم ڕووداوی خەندەق. ئەو چینە و نەفرەتەی موشریکەکان کە هەرگیز دانەمرکایەوە، پاش ئوحود جارێکی دیکەش ئاگری گرتەوە و لە چەند مانگێکدا ئاگرەکەی فراوان بوو. ئەمە دوژمنایەتی یەهودیەکانیشی هاتە سەر و گشتگیرتر بوو. پاشان بە خەیاڵی خامۆشکردنی نووری ئیسلام لە هەر چوارلاوە دەوری مەدینەیدا ڕق و چینەی چەند ساڵەی موشریک و پلان و پرۆژەی یەهودی یەکخران لە پێناو خەفەکردنی چەند موسڵمانێکدا لە مەدینە و بەمەش بەنیاز بوون خێزەوەنترین تاوانی مێژوو ئەنجام بدەن. بەرامبەر بەمەش موسڵمانان بە بوێری و خۆڕاگریەکەوە کە لە مێژوودا مامەندی نەبوو، لە پێناو پاراستنی ئاین و شەرەف و ناموسی خۆیاندا قارەمانیەتێکی وەها گەورەیان نواند کە بۆ هەمیشە شانازی پێوە بکرێت و وەک یادگاریەکی جوان لە دڵەکاندا بمێنێتەوە. خەندەقیش جەنگی بەرگریکردن بوو. شەڕێک بوو وەک هەر یەکێک لەو شەڕانەی لە ڕابردوو ئەم ڕۆژدا هەموو نەتەوەیەک ئامادەیە بیکات کاتێک سنوورەکانی دەبەزێنن. دال فەتحی مەککە. ئەمە ڕزگارکردنێکی چاوەڕوانکرا و ئۆپەراسیۆنێکی پێغەمبەرانە بوو لەلایەن ئەو موسڵمانانەی بە شەرماوەرترین شێوە ستەمیان لێکرا بوو لە ماڵ و حاڵی خۆیان وەدەرنرابوون و زەوی و زاریان دەستی بەسەرداگیرا بوو. ئەمان دەیانویست بگەڕێنەوە بۆ خانە و زێدی خۆیان و باخ و باخچەکانیان وەربگرنەوە، بەڵام دەبوو ئەو لەمپەر و ڕێگرانەش تێپەڕێنن کە دەهاتنە بەردەمیان و مەبەستیشیان بوو ئەو کەعبەیەی کە ڕۆژانە 5 جار ڕوویان تێدەکرد لەو بتانە پاک بکەنەوە کە تێیدا دانرا بوو. ئەو ژن و منداڵە لاواز و بێدەسەڵات و بێبەشکراوانەشیان کە ساڵانێک بوو لای موشریکەکان دیل بوون ئازاد بکەن و مافی ژیان و بەندایەتیکردن بۆ خۆیان بۆ بگەڕێنەوە. یەکێک لەو شتانەی لەم ئۆپەراسیۆنەدا زۆر گرنگی پێدرا خوێندنە ڕشتن بوو. ئەمە فەتحێکی هێندە بەپید بوو کە بووە هۆی ئەوەی بەشێکی زۆر لەو تیرە و عەشیرەتانەی کە لە دەوروبەری مەککە دەژیان و پەتی ژیان و ئارەزوو و هەست و بیرکردنەوەیان بەدەست و ویست و خواستی سەرکردەکانی مەککەوە بوو بە کۆمەڵ بێنە ناو ئیسلامەوە و دڵیان بەڕووی ئیسلامدا بکرێتەوە. فەتحی مەککە هەروەک چۆن پلانی بۆ داڕێژرا بوو بیری لێکرا بووەوە ئاوەها جێبەجێکرا. ئەو لێبوردنە گشتیەی پێغەمبەری خوا دیاری کرد کە دەیفەرموو هەر کەس بچێتە ماڵی ئەبوو سوفیان و حاکمی کوڕی حیزامەوە پارێزراوە، ئەوەی پەنا بۆ کەعبە بەرێت یان بچێتە ماڵی خۆیەوە و دەرگادا بخات پارێزراوە. بووە هۆی ئەوەی ئەو ڕۆحە لێبوردن نەناس و ڕەقانە لە بەرامبەر ئەو گەورەی و چاوپۆشینە گشتیەوە یەکسەر نەرم ببن و لەگەڵ چاوەکانیاندا دەرگای دڵەکانیشیان بکرێتەوە و ببنە هاوڵاتی دڵ ئارامی شارە لە خەم ڕەخسیوەکە. لەوە دووە ئیدی بە دوای لێخۆشبوونی گوناهەکانیاندا وێڵ دەبوون و لە خەجاڵەتی تاوانەکانیاندا پشتیان دەچەمایەوە. هەروەک لەم باسە کورت و پوختەدا دەردەکەوێت کە بە مەبەستی یادخستنەوە خستمانە ڕوو مەبەستی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم لە تەواوی ئەم جەنگانەدا بڵاوکردنەوەی ئیمان و چەسپاندنی حەق و پارێزگاریکردنی مافەکانی ستەمدیدە و بێبەشکراوان بوون و ئامانجی پاککردنەوەی شارێگەکانی گەیشتن بە خۆشبەختی هەتاهەتایی بووە لە لەمپەرەکان و مەبەست لابردنی ئەو لەمپەرە دوژمنکارانە بووە
کە ڕێگر بوون لە بەردەم بڵاوکردنەوەی نووری ئیسلام. شتێکی نامۆ دەبێت ئەگەر ئەمە بڵین، بەڵام لە تەواوی ئەو شەڕ و پێکدادانانەدا کە لە ماوەی 23 ساڵدا ئەنجامدرا تەنها 375 کەس گیانیان لەدەست داوە، کە ئەمەش لە ئێستادا ناکاتە ژمارەی ئەو کەسانەی لە ماوەی مانجێکدا بەڕووداوی هاتوچۆ گیان لەدەست دەدەن.